هونەرمەند نزار زەوی یەکێک لە موزیسیانە هەرە دیارەکان کە بێگومان توانیوێتی کە زۆرێک لە ئەو بە بڵین ئاوازە هەرە تایبەت و جوانەیە کە هەمیشە لە خەیاڵی ئەوازی ڕووس ئەبێ بتوانێت کە پێشکەش بە هەوادارانی خۆی و بە گوێگرانی خۆی بکات. دیارە کارکردن لەسەر پێشکەشکردنی میوزیک بە تەنهاوە بە ئەنجام گەیاندنی بە بڵین ئەم بابەتەوە هەروە دروستکردنی ڤیدیۆ کلیپیش بۆی بەخۆی لە خۆیان جێگەی گرنگیە لەبەر ئەوەی یەکێک لەو بابەتانی کە هونەرمەند نزار زەوی هەمیشە جەختی لێ کاتەوە ئەوەیە کە چۆن بتوانرێت لە پاڵ پێشکەشکردنی گۆرانی بەدەنگ بتوانرێت کە ئاوازەکانی جارێکی تر ڤیدیۆ کلیپیان بۆ بکرێت و هەروە لە ڕێی چەندین ئامێری زۆر تایبەت و جوان و بتوانن بژەندرێن و چێژێکی تایبەتیش بە بینەران و بە بیسەران ببەخشن. لە ئێستاە یەکێک لەو ڤیدیۆ بە بڵێن موزیکانەی کە لە ئایندێکی نزیکە پێشکەش بە هەوادارانی خۆی کات لە ژێر ناونیشانی خەیاڵەوە کە توانراوە بە شێوازێکی زۆر تایبەت و چێژێکی زۆر تایبەت لە ڕێی چەند پارچە ئامێرێکی تایبەت و پارچە موزیکی زۆر تایبەتیشی لێ دروست کراوە و ڤیدیۆ کلیپێکی بۆ کرێت و جارێکی تر بڵین یەکێک لە تراکەکانی ئالبومەکەی کە هونەرمەند نزار زەوی کاری لەسەر ئەکات بە شێوەی بڵین ڤیدیۆیەک بڵاوە کرێتەوە و بەشێک لە بیسەرانی موزیکیش ئەتوانن کە چێژی لەوە بکرن. هونەرمەندی موزیسیان نزار زەوی نوێترین میوزیک ڤیدیۆی بە ناوی خەیاڵ بڵاو کردێتەوە کە یەکێکە لە چاکەکانی نێو ئەلبومە نوێیەکەی کە بڕیارە لە کۆتایی ئەمساڵ بڵاوی بکاتەوە.